یاران کێ دیەن ڕێحانە بێ ئاو پەروەردە ببۆ و زوو بەیەوە ناو. ئی وەختەتان وەخێر ماچۆ جوانەکان بینەرانی خۆشەویستمان. بەرنامەی ئارۆ تەوەرێکی جیاوازن ئیش چەسەر فەرهەنگ مەکەرم و قسە چەسەر فەرهەنگ مەکەرم. لوان مێوە مێمانداری کەسایەتیەکی فرە بەڕێز کە تەمەنێوەن ئیش چەسەر فەرهەنگ مەکەرەوە. فەرهەنگی ماچۆ و کولتوری کورد و هەواسە بێەوە چەسەر پەندی پێشینان و شعرەکان و لێکۆڵینەوەی فرەشکردن. ئی کۆپڵە شعرێش کە چەسەرەتاوە نامانەوە کۆپڵێوەن چا شعرە فلکلۆریانی کە بەڕێزشان کۆشانکردنەوە و دەسا و دەست پەینەوەکانی داهاتوومان مەمانۆ و شانازی شۆنەوە مەکەرا و سوپاس و شانازی یۆشانی پێی مێمانە بەڕێزەکەمان مەکەرا. ئێستا باوەمە لای مێمانەکە و وەشمەش بناسنی. ئا مێمانە کەسایەتیەوەن چەنام کاکەیی فرە دیارن، جێی دەستش فرە دیارن، هەم چەنام ماچۆ زوانەکان و هەم چەنام کاکەیی کارش چەسەر فرە بابەتی گرنگ کردن. مێمانەکەمان پیاوێکی وەتەمەن و ئەختیارێکی جوانن، چەخوا داواکارم تەمەن درێژ و تەندروست باش بۆ. ئی مێمانە جوانەمانیش فرە بەڕێز نووسەر و لێکۆڵار مامۆستا هەردەیۆڵ کاکەیەن. مامۆستا هەردەیۆڵ وە خێرامای خێرانداربایی فرە سوپاست مەکەرم، جێی دەستت دیارن، عەزیەتت کێشان، تەمەنیەوەن چەنام فلکلۆری ماچۆ و لێکۆڵینەوەت کردن چەسەر کارە گرنگەکان و نووسراوە ماچۆکان. فرە سوپاست مەکەرم. شایانی نییە. منیش فرە مەمنون کە شما ئاماندێ و مێمانی یاخواوە خێر بێدەوە سەرچەم. من تەنها چەسەر فەرهەنگ کارم نەکردن، بەڕاستی زیاتر ینی عمریۆم زیاتر تەرخان کردن پێی کەلەپوری بە شێوەیەکی عامیانی کەلەپوری ناوچەی گەرمیان جوانن. باشن تو چەسەر کەلەپوری وەگشتی کردن وەگشتی کردن جوانن و فەرهەنگیش مەلۆوە نام کەلەپورەوە، یعنی کەلەپورێکی گرنگی کوردی فەرهەنگ زمانن، فەرهەنگ ئەگەیەکێ زمانەکە لە ناو بلۆ ئی زمانە معناتە ئێمە زمانمان نمەمانەوە واسن مۆ خزمەتش کەرم نەک بەس هەر ینی دیالکتی گۆران بەڵکو دیالکتی سۆران بادینی کەلهوڕی حتا لوڕیش ئەمە گشتی ینی ئینەگەلە دیالکتێنێ چە زوان و کوردیێرە وە گشتانەوە یاڵا زمانی کوردی تەمامەوە. من ئامانە مەسەلەن چە منتقەی گەرمیانەرە لایەنی فلکلۆری کەس خزمەتی وەستەش نەکردن نووسەرەکان ینی حەچە زیۆ ینی کەسێ واتە نیەن یۆش تەرخان کردەوی پەی زیندووکردنەوەی کەلەپوری کوردی ناوچەی گەرمیان هەنەن چیلاوچەولا شتێ بەسیت چیان نووسان ئانە واتەنێن، بەڵام من ورێدانە یۆم تەرخان کرد پەی زیندووکردنەوەی کەلەپوری کورد لە منتقەی گەرمیانە. ئانا چەسەر بابەتی کەلەپورەکە واسە بزانی بەڕێستان چە هەشتاکان ئەینەن چە کەناڵی کەرکووکەوە بەرنامەیەتان پێشکەشکردنەوە نامی بەرنامەی کەلەپوری کوردی کوردەواری. بەڵێ ئانە 10 ساڵ دەوامش کرد بەرنامە. تو ینی چا سەردەمەوە خەریکی وەرچانە من چەوەرانێ ینی خبرەیەکم بێ یاڵە لوانە پێی تەلەڤیزیۆن هیچ کەسێ نەمەتاوە ینی یەکسەر بلۆ پێی تەلەڤیزیۆن و بەرنامە کەلەپور خەلیفیاتش نۆ بەرنامە 10 ساڵ بێ ڕۆیە هەر حەڵقەیەک هەفتانە بێ هەر حەڵقەیە سەعاتێ بێ من چیناوە حتا خانقی چەمچەماڵ دەبێت ئی منتقەی گەرمیانە من لوێنێ کەرکووک داخل کەرکووکانی گەڕەکەکانی کەرکووک باشم چەنام کەرکووکەرە محاولە کەرێنێ بەردامەگەلە تەجیل کەرێنێ 10 ساڵ دەوامش کرد. اینجا چەڕێگەی بەرنامەوە بەرنامەی کەلەپوری من فرە بابەتی کەلەپوریم جەما کرد. مەسەڵەن پێی نمونە هەشت شەعر دەماوی دەم توانام دە بەرگ
شعري فلكلوري دما ودم من جمع كري جوانا. وكريش كتاب يعني برق دو برق حتى برق ده قشتي مش شاب كرد گشتش فۆلکلۆرە قشتش فلكلور وە زوان ماچۆن یا گشت زوانەکان باباچی سطا نوت وبنجش ماشون ماچۆن شعری فولکلۆری ماچۆن وشي من شذو فكر أنا بي ثيم كذ فراغ فرق ورحنا أوش أنا كبي ديالكتي ماشو نك زواني ماشو زوان يعني بي قشن يعني زواني كردي هم قش ديالكتا كان زوان كردي بيك مرة واسن اما باس ديالكتي ماشو يان ديالكتي غورانكا اصل ترن واسن رسن ترن بس اما كاكي لما تخي قرميانا را شباتي اني باشم غوران ديالكتي غوران ماشم ديالكتي ماشو واسن هني اي ماشو نشرا وكون كان را نامان بس غوران امان واسن بس ماشو نامان شتي تازن إنيش بالرأي من يعني إما تنام يعني دورو برمان قش عرب وتركمان وإنا قلني واسن شمن خيداخو سير مكرا إما ختم كرم ماشو ماشي إي ماشو ماشي وإنا قل جنفتن شان إنا قل بابا وماشو ختم كرا واسن إنا يعني إي كلمة ماشو عرب كان هنشان كردن نامشان وەرگردن بەڵام ئێمە ماچۆنیان يعني لە ئەستا ماچۆنیان چه هیچ کتابێکی کۆنەی کاکەیی نییان باشۆ ماچۆ و نییان باشۆ ماچۆ تازەن کاک هەردەوێڵ فەرهەنگی گۆران چوار بەرگەن چێش واسەوە و کەرچە سەر ئی فەرهەنگە فرە کارکەری بەڕێستان باستان کرد فرە هیلاک وێنی و فرە گەڕانی تا ئی فەرهەنگە جوانە دروستکردن پەینەوەی داهاتوومان وەچی ینی هۆکار چێش بیواسەوە گرنگ کرد زانا ئیشە سەری فەرهەنگکەری ئینسان پێی زمان وێش پێی نەتەوەی وێش هەرچە خەرە هیلاک بۆ هەست نمەکەڕۆ گەرێ هەست نەکەڕۆ کە هیلاک بێن هەستوە هیلاکبوون نەکەڕۆ ئەبەدەن من هەستم نەکردن هیلاکەنە مەتاوی ڕۆژانە حتا ئارۆ توانانم مەسەرەن گشت ڕۆیە 14 ساعات 15 ساعات 16 ساعات من کارکەری گشتێ فێربیێن یعنی جسمم مێشکم فێربیێن مەتاوی بنسی چەندین شەو نیشتەنە وێرەگا کاتێ واتەنشان بۆ قاوڵتی کەرە واتەتانزان من تازە وەرێدانا ئەپەیانە نیشتەنە نمەدانە من سێ وێرەگاوە نیشتەنە کاتێ دانانە ڕۆن دەست خۆش بۆ ئینە یعنی عشقت بۆ سەر کارێک و دڵویان کەریش و عاشق ئاچتەبی مەتاوی ئینسان مرۆڤ مەتاو گشت کارێکەرەوە وەڕحەتی کەرۆژ بەڵام چێشن وە شەرتی عشقەکە چەنیش بوو عشق هەوێنی گشت کارێوەن ئێمە وەرەویستەوە شێوەیەکی عام عشق پێی دڵداری و پێی نەگەلەوە کارژمانە نا عشق مانای خۆشەویستیان خۆشەویستیان پێی کار خۆشەویستیان پێی باوە خۆشەویستیان پێی دایە خۆشەویستیان پێی گشت شتێک خۆشەویستیان پێی یار اینجا یعنی مستەڵەحەکە ئەو باشم ئاوشە یعنی پێی خۆشەویستی هەمەلایەنن دەستی ماندووبوونت ماگوشم فرە سپاس مەگەڕم شایانی نییە کاک هەردەوێڵ ئەگەر باسیێکچە فەرهەنگەکە کەرم فەرهەنگێتی شەنن باسچە ماچۆی فەرهەنگی و ماچۆی شەوەکەن جیاوازی چە بین دووە فەرهەنگە چێشن وشەکانش جیاوازن یان دەربڕینەکانش جیاوازن فەرهەنگە کە تو ئاماژەت پێشکرد ئی فەرهەنگەنە بەڵێ ئینە فەرهەنگی شەبەک ئەو شانی شەوەکەوە ماچۆ قسەمەکە یعنی ماچۆی شەبەکەن بووناش بەڵێ ئینە فەرهەنگ شەبەکە من یەک دووە جار ئەوشان بوورە ئەوشان شەبەکەکان
چەنی کاکەیەکانی منتقەی مووسڵ مووسڵ، واسە. هاوسنوورە نیە واسەنە من کە دووەتە جادوانە پەینامشان تەماشا کردێنێ ئینەگەلەوە ماچۆ قتەمەکەنا بەڵام ماچۆکەی ئەوشان وەک ماچۆکەی ئێمە نیەن واسەنە ماچۆ فرە لە ئەسلەرە ماچۆ ینی گۆران ینی دیالکتی گۆران چە ئەسلەرە بەڵێ. فرە دەوڵەمەنن واسەنە مثلا تەماشاکەرە مەلەیتە دەگنا چەمەندخەی گەرمیان شە کەرکووکەنی واسەنە ئینەگەلە بلە چەنامشان مفرەدات جوان جوان مەوینی قتەی قسەکانشان چەنی قتەی ئێمەی واسە. کاکەی فەرقشەنە کاکەی ئێمە چەنی کاکەیی منتقی مووسڵ فەرقشەنە شەبەک واسە. چەنی کاکەی ئێرە فەرقشەنە کاکردێڵ وەک تێبینیت هەموو کردی عینەکان هۆزەکان ئانەگەلەی پەنج هۆز تەرەکیە نیە باجەڵانن جمورن ئینەگەلە هەرکا منیشمە گێری چەنی ئەوەکەی هەنی جیاوازن ئینە دەوڵەمەنی جوانەکە بەڵێ دەوڵەمەنن مەبەستمانەنە جیاوازیەکەش چە دەربڕینن یان چەوشەن چەوشەن بۆیە واسەشکردن وە تو کە فەرهەنگی تایبەتی هاوشان من واتم ئینە تا ئێستا چه هیچ ئیگ کەلیمات گەلە ئی وشەگەلە چەنام فەرهەنگە کوردیەکان نییە مثلا فەرهەنگانن مامۆستا هەژار هەزار ڕەحمەت چ ڕوح مامۆستا هەژار وڵاتی زەحمەتش کێشان فەرهەنگی خاسش کردن فەرهەنگی یعنی معتەرەفن بەڵێ واسە بەڵام تەماشام کرد بە هەزاران وشە هەنن چەنام ئافرەنگە نییەن فەرهەنگ کوردستان هیچی و مکریانی هەزار ڕەحمەت لە ڕوحی وەخت مەلەکی کردنێ دمایی کناچەکەش دکتۆرە کوردستان مکریانی هەوریزدا حکومەتی کوردستان وەچاپش یاونا نسخەش هەنن چەلام ئەویش فەرهەنگی خاتن ئەویش قەدیم کردنش وەخت مەلەکی کردنش عەزیەتی فرەش واردن بەڵام تازە چاپکریان واسەنە تەماشای ئافرەنگ مشۆ گشتم واناوە تەماشاکەم ئی کەلیماتە ماچۆگەرە چەنامش نییەن فەرهەنگ لە هەورامانیش کاکنەجێم هەورێکشدان ئەویش فەرهەنگیش کردن و ماچۆ هین هەورامی گۆران ئاوە گۆران بەڵام هەم ئانمیش گشتش واناوە تەماشاکەم ئی مفرادات گەلە چەلای ئێمە هەنن چە گەرمیان هەنن چەنام ئی هۆزگە لە پەنج هۆز هەنن چە گەرمیان چە کەرکووکۆ تا خانەقی ئی پەنج هۆزە مفرەداتەکانشان گیان حتا چەیەکتری گیان چەنام باجەڵان هەنن چەنام کاکەی نییەن چەنام کاکەی هێنن چەنام جمهور نییەن چەنام جمهور هەنان چەلای زەنگنە نییەن زەنگنەیش منتقی گەرمیانەرە فەرقشەنە زەنگنە هەنن چەنام شەبەک ئەوشان حتا چەنی شەبەکەرە فەرقشان چەنی ئی پەنج هۆزە چینە نیشانەی دەوڵەمەندی جوانەکان چەنی هۆزی زەنگنەی منتقەی گەرمیانیش فەرقشەن من چێشم کرد یەکەم هەنگاو ورێزانە کردمە پرۆژە چەنی ئینستۆی کەلەپوری کوردی لە لای بەڕێز مامۆستا مەسەری خاڵقی بەڕاستی خۆی و کارمەندانی لەوێ بەڕاستی خزمەتەکان و دڵسۆزانە خزمەتەکان بێژیاوازی هەڵسیام ورێزانە لوانە وەلاشان واتم وەچی ئێمە شەبەک توێژێ خاسنێ تایبەتێنێ حتا ئیتر جوانەکەشان غەریبن و کەس شتێکش سەرشان نەکردن کارشان نەکردن فەرهەنگشان نییەن وەچی کار نەکەرم من ورێدانە پەنج شەش کتێبم پێیشان چاپ کرد پەنجی پێشێنان مەولودنامەشان بەس پێی شەبەک بەڵێ گشت ماچۆ زوان بەڵێ ئینە فەرهەنگ شەبەکەن با کامێرەکە بنەوە سەرش هەتاکو فەرهەنگی شەبەک فەرهەنگی شەبەک ئینە 40,000 کەلیمەن بەس من چێشم کرد وەرچانەی ئی فەرهەنگە کەری ورێدانە پەندی پێشینانیشانم چاپ کرد کتابێ پەندی پێشین تایبەت بە پەندی پێشینان 1500 و قسوور پەندی پێشینانی شەبەکە پەنگە لە تایسە بڵاو نەکریانەوە مەولودنامەکەشانم تەبع کرد مەولودنامەی پێغەمبەر و ئیتر پەنج کتابن ئێ فەرهەنگەکەن و پەنج کتابم پەیشان جەماکار وە جوانی اینجا ئا کتابگەلە مەسەن پەندی پێشێنە کە ئینە کارم کرد
هەر وشێک پەنگە لە گشت شەوەردەم کەلیمەکە جوانە حەزورە وە کوردی مەتەڵ وەنەشماچە بەڵێ ئی مەتەڵە کتابێم تەبەکە مەتەڵ چەنام شەبەک شەبەک ورێدانە ئیسفادەم پەی فەرهەنگی شەبەک جوانە فرە ئیسفادەم کەرچەنەش واسەنە کتابێم تەبەکە شعر فلکلۆریەکانشان تو چن پەی بەرهەمت ئانەی هەنە ئیسفادە کەری پەینەکەشان فەرهەنگەکەشان بەڵێ فەرهەنگ وە بێ کتاب نمەکرێەوە کاک هەردێوەڵگیان یۆت چن بەرهەمت هەنەوە ماچۆ با باشم چن کتابت هەنەن وەڵانێتی 50 کتاب زیاترەوە 5-6 کتێب میشتە چێت چاپن گشتی شۆ ماچۆن یان فرە شۆ ماچۆن گەشت ماچۆن بە زوربەی هەرە فرەترینش ماچۆن ماچۆن من وەچی پەندی پێشینان و مەتەڵ و وەچی یعنی وەماچۆن ئی 5 عشیرەتە ئی 5 هۆزە کە چەمەندخەی گەرمیانەرە مەژیا هەچی ناوە حتا خانەقی تا ئێستا فلکلۆر و کەلەپور و مفرەداتی زوانەکەشان جەمع نەکریان بڵاو نەکریانەوە من ورێدانە چەند ساڵێک تەرخانم کرد پەی دووز پەی خانەقی پەی کەلار لوێنێ وە چوارڕۆ وە پەنجڕۆ چانە منەنەوە هەتا یعنی فلکلۆرەکان شانم جەمە کرد مفرەداتی ماچۆکە جەمعم کرد ئەکەی من بەس ماچۆی تایبەت نییەن بە ماچۆی کاکەی ماچۆی زەنگنە ماچۆی بازەڵان ماچۆی شێخان ماچۆی جمهور کە ئی 4 عشرەتە چەپال کاکەی چەگەرمیان ئارامەژێ و خانەقی 2 عشرەتی چە خانەقینەن سەش چەمەندخەی کەرکۆکەنێ اینجا محاولەم کردن 1000 ساڵ وەرچە ئارۆ زمان ماچۆ هەورامی چەنی بێن ئانەگەلم جەماکردن اینجا تازەکە سەر ماشوی کۆن ئیشتکردن اینجا جیاوازیێنن چەبەشیان گۆڕانکاری بێن چەبەی نووشەکان فرە مەسە سەر من فرە کەلیماتم دۆزیێنەوە و شەم دۆزیێنەوە تەماشامەکەری 5 کەلیمە ماچۆ مەوینەوە یەک مانامەدۆ 5 کەلیمە ینی باباچم 6 کەلیمە یان 6 وشە یان زیاتر یەکمانەیەش یەک مانامەدۆ ئینە چە دەربڕینەرە ئینەفرەخانەکان وەکارشمارە ئینە وەکارشمارە جیاوازەکە هەنەن وەکارش نمارە نەمەنن بەس چەنام کتابەکان منن اینجا من ئێستا مەسەلەکەی من ئێستا مەراق ئی زمان ماچۆ نەوێنە من عمرم 14 ساڵ بێن عاشق ئی زمان ماچۆ بێنە حتا ئارۆ کە ئارۆ ئێستا من عمرم 76 ساڵم تەمام کردن تەمان درێژبی لە حساوکەرە ینی نێزێک 65 ساڵە من چەنام ئێنە چە هەر کۆلا قسەشان کردن کەلیمەیە ماچۆم ژنەفتان غەریبن من نووسدانم واتەنم ئی کەلیمە مانای شێشم ئیتر چە کتابەکان و ئینە حەچە هەفتاکانەوە چی کتاب بەرشیان دیوانە شەعر وە ماچۆ من چەنام مەکتەبەی منە مەوینیش ئیسفادەم چەنەشکردن گشتم بەرکردن کەلیمەگەنە و شعرەکەیشم چەوەردەم کەلیمەکانیانەڕە کتابێم تەبعکرد پەندی پێشینانی ماچۆ کتابێم تەبعکرد پەندی پێشینانی شەبەک وەزوانوێشان کتابێمیش تەبعکرد پەندی پێشینانی دەڤەری کەرکووک سۆرانیان ئانا وەنسبەتی فەرهەنگەکەەوە فەرهەنگی گۆران چی چواربەرگە چن وشە هەنن وشەی ماچۆکە فرێن ینی فرێن ینی وتقریبا وەنزیکەی بەخوا نزیک 30,000 وشە زیاترە فرێن 30,000 من ئێستا ئێنا ینی مەتاوان باچم ماچۆ زوانێ فرە دەوڵە منن چ ئەگەر کامێرەکە نشکەوە ئینە کامیرەی وەتن ئینە 4 بەرگەن هەر بەرگی یەکەمن 1 2 3 4 ئینە بەرگی یەکەم فەرهەنگە چەنی ئینستۆی کەلەپوری کورد کە سەرۆکەکەش مامۆستای بەڕێز هونەرمەندی گەورە مامۆستا مەزەری خاڵقەیە
واسە. بەحەقیقێک خۆی و کارمەندانی لەوێ خزمەتەکان و جوانن. میێوانی ئەڕوا زۆر حرمەتی لێ دەگرن یەکێک کارێکی بێ لەلایەن زۆر ڕێزی لێ دەگرن محاولەکەن ئەگە بەرهەمەکەی شێدەنە خەبیرێک ئەگەر باش بێ بۆی چاپەکەن من تقریبا وڵا 20 کتێب زیاترم لەلایەن چاپ کردیە ئەگەر ڕێزیان لێگرد و ماڵیان ئاوا بێ ئەگەر ئاسایی بۆ سێریکی کتابەکە کردم فەرموو چن وشەیەوە کاربارم تا یایۆت هەگەر حەزمەکەری وشێ دووەمان پێی بوانیەوە ڕوونکردنەوەمان پێی بەی فرە سوپاس ناگەرم عینەکەکەمان نادەم کەفتە کۆلا مثلا ماچۆ پەژ موردەیی بەڵێ یعنی ماچۆ سیس و ژاکان و لە گەشە کەوتوو درەختەکانم چە پەژمردەیی دێ واسەنە عینەکەت نییە جوان نمەوێنی کێشەمان نیەن مەسەلەن ماچۆ ئامێتە ئامێتە تێکەڵ تێکەڵاو ئاوێتە لێکدراو واسەنە اینجا شعرێن پێشاوردن تەخت زەڕینکار چەنی مەغز سەر ئامێتە مەوی چەو عەرزەی خەتەر داستانی قەندیل قەڵا جوانن ئەینە چەنام داستان قەندیل قەڵا ئامێتە ئامان ئیتر ئەوێتە یعنییم کردێ مەسە ئامێز باوەش ئامێز هەمێز واسەنە سنگ و بەر دایەکە ئایلەکەش نەئامێز گرتن واسەنە شارم نەدێنەوە پەندەم نەدێنەوە ڕستەیەم پێش نیانەرە ینی ئامێز کە ئیستا سۆرانیش باچم وەکو شێوە زوانی سۆرانوە کارشمارە ئەسڵەکەش پێ ماچۆمەگەڵەوە وەچی سۆرانی ئاما مستاگەلە کە ڕێزمانی کوردی شانیانەرە چا هەورامی فرە چە دیالکتی گۆران باباشم چە دیالکتی گۆران فرە سوچەند دیە چە سۆرانی نییەن واسەنە چە گۆران ئاوردەنشان ئەگە چە گۆران نییەن و کەلیمەکە چەبادینی ئاوردەنشان ئەگەر نییەن چەدادا ئاوردەنشان چە و دیالکتەکان ینی چەگشت دیالکتەکان ئانەگەلە فرە جوانەنێ ڕێک و پێکەنێ مۆسیقەدارەنێ ئانەگەلەشان پەی دەڕبڕین خۆشن ئاسانترمەنی پەی قوتابخانە ئانەگەلەشان واسەنە ئێمە وەچی ئینەگەلەمەکەرم زوان فرە مهمن ینی فرە مهمن ئەگە هەر نەتەوەیەک زمانەکە خزمەت زمانەکە یۆش نەکەرەوە زمان چەنام بلۆ واتە مانات و قەومەکە لە ناومەوە واسەنە مۆ زمان یعنی خزمەت کردێ من وەچی فەرهەنگم کردن چەوەر چێش مەسە ئی فەرهەنگمان کردن چەوەر ئانەی بە ئێمە هێشتا وەداخەوە ماچی هێشتا فەرهەنگی یەکگرتووی کوردیمان نییەن هەر کە فەرهەنگیش کردن چە دڵسۆزی وێش واسەنە فەرهەنگشەکردن مکریانی کردنش مەسەلەن مامۆستا هەژار کردنش ئانەگەلە کەمەردێنە ڕەحمەت چە ڕۆشان چە دڵسۆزی وێشان کردنشان واسەنە چە حەتاب وێشان کردن فرە زەحمەتشان دیێن فرە ئەرکشان دیێن یاڵە تاوانشان کارێ پیرۆز و جوان کارەکەن هەنن مەتەن سێتەر کشت و کاڵکردنش هەنن سێتەر تەندروستی کردنش هەر تاکە کەسی یعنی نەوێن دەوڵەتێ یارمەتیش بووە باش گشتی کەرا بلە بلێ فەرهەنگ کەرێ لوژنەیە تەشکیل کەرا جوانێت 5 کەس بۆ 6 کەس بۆ هەر یەکێش شەمەنتقەیە گشتمانێ کۆ بووەوە جەمع بە باچە چێشتان کردن لوژنەیە هەنی بووە لوژنەیە هەنی بووە ئینەگەلە چەوشان گێرەوە ئەوشان کار چەنشکەرەوە ئێشان بلا بارە ئەوشان جەمعش کەرا و خێخش کەرا و جوانێ ئەو وەختە مەتاوە فەرهەنگی یەکگرتوو کەرا من کردنم ئینە پەی ئانە کردنم ئەگە ساڵی هەنی و ئەگە دەی هەنی ئەگە 20 هەنی ئەگە هەر وەختە ئینشەڵا زووترین کات مەکرێ و ئافرەنگە من واسە وەک خەومەوێنی مەدانی یعنی
حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزم هەیە بۆیان خەمی بۆ ئەخۆن و ئینشاءالله تێنێتەر ئەو ڕێەیە ئەو فەرهەنگە بکرێت لەبەرەوەی چوەرانێ ئێمە ئێستا بێنمێ خاوەن زانکۆنمێ ئەعدادیە و متەوەستە و سەرەتایی و گشتی کوردیە معناش نییەن ئێمە فەرهەنگمانەوە ئیما مەساگە لە چقەرە زەحمەت مەکێشا زانکۆ ڕێزم هەن پێشان یعنی هەر نمۆ یعنی چشتێوەن چەنی دەوامشانکردن هینە 10-15 ساڵە زانکۆمان هەنن چەنی دەوامشانکردن چەنی ئیدارەشانکردن من ئینە عجایبمەوچەنن چەنی حکوومەتی هەرێمی کوردستان ئاقرە کار مەکەرا ئاقرە خەم پێی بازە شتێمۆرە و مەلایین دیینار سەرف کریان گرنگیش نییان پێیەوەچی گرنگی نمە ئینە ڕۆحی جوانە فەرهەنگ گرنگن ڕۆحی جوانەکەن یعنی مۆ چەنی ئێمە خزمەتی جگەرگۆشەکانمان مەکەرم ئەوێتە خزمەتی جوانەکەمان کەرم پەیئانەی زمانەکە چە دەست یعنی دوژمن حەزمەکەڕۆیتە تو جوانەکەت چە دەست واسنە یەکەم جوانەکەت دژمنی جوانەکە جوان فرە گرنگە تو گرنگی نمەدی ئینە قارێوەن خەفەتێوەن وەڵا ڕێشم شەرمی بیچە خەفەتەوە هیوای تەمەندرێژیت پێیوە سەلامەت بی خۆش سپاس کاک هەردێڵگیان ئێمە چەکۆتایی بەرنامەکەمان نزیکەوە بێنمێ بەڕێستانیش تەمەندان وەرو هەڵکشانمەنەوە تەمەنێتان وەکو یۆتواتە ڕیشت چەرمەکردن چەنام فەرهەنگ و چەنام وشەسازی و ڕستەسازی ماچۆ ئێمە سوپاس مەکەرم و هیوای لەش ساخیت پێی مەوازم تەمەندرێژمەوی ئیشەڵڵا حەز مەکەرم دو قسەی بەڕێستان بژنەفم وەکو کەسایەتیەکەوە کارتان چە سەر فەرهەنگی ماچۆ و پەندی پێشینان و شعر و کۆکردەوەی بەرهەمەکانی ماچۆ بێن حەز مەکەرم پێی ماچۆ زوانەکان دو قسەت بژنەفم وەڵاهی ئێمە نمۆ یعنی ئی زوانە تەرکرد واسەنە چووکەم ئینە خوا ئی زوانە چە 5 دیالێک سەرەکی پێک ئامان مۆ هەر 5 بپارێزم خاستان حتا فەرهەنگمان نییەن مۆ حکوومەتی هەرێمی کوردستان و نووسەران ینی داواکەرا چە حکوومەتی هەرێمی کوردستان خەم پەی فەرهەنگم بۆرە یعنی اعتماد نەکەراتە سەر فەرهەنگ هەژار ڕەحمەت ڕۆژ قسوورش نەکردن بەڵام گشت کەلیماتەکانش نین ئێستا چەنام ئینە و حەزاران چەنام ئی فەرەنگ منە حەزاران وشە مەوینیەوە چەنام فەرەنگ هەنبانە بۆرینە نییەن چەنام فەرەنگ کوردستانی نییەن چەنام فەرەنگ ئافەرەنگەکان نییەن ئێوەچی گشتش ئێمە نەکەرمە یەک فەرهەنگە یەک فەرهەنگە بۆ باشم بابە ئینەگەدا ئێشارەتش پێ ئافەرەنگە دەکەرم خزمەت ئانەگەلەیش گوم نەکەرم بۆ فەرهەنگێت فەرهەنگەکە زانکۆکانەرە وجودش هەبوو پەیئانەی ئامامۆستاگەلە ڕێزم هەن پێشان خەریک نەوە یعنی کەلیمێ چەندێتی مۆیەک چە فەرەنگە بەشمەکەرە هیوادارن سوودش چەنەمەوینە ڕۆشن بیرەکان ئیسفادە چەنەشمەکەرا پەی نووسینەکان لێ کۆڵینەرەوە یعنی جوانەکەیش مەپارێزەوە هیوادارن لایانی پەیوەندیدار و حکوومەتی هەرێمی کوردستان و زانکۆکان و ڕێزاوە دروستکردەی ئافەرهەنگیکەوە بەڕێستان و کەسانی وەکو بەڕێزی شومەکە خەمخۆرن دێ پێی فەرهەنگ و پێی زوانی کوردی فرە سوپاس مەکەرم و دەسەکانت خۆش بۆ پێی ئی مێمانداری و ئی قسە و باس و ئی ماندووبوونیکەوە چە خزمەتی کورد و ماچۆ زوانەکان کردنت فرە خۆشحاڵمان فرە سوپاس مەکەرم منیش فرە سوپاس شمە مەکەرم فرە سوپاس و ئەرکتان کێشا کە ئامای دێ و کتێبخانە سوپاس مەکەرم یانەتان هەر ئاوادان خۆش یانەیەتانن بەڵام من ئینە کە وەنەت ماچی وەرم نییەن خەیاڵیش نییەن و چەم یۆمەوێنی ئافەرەنگە واتە کە من چیناوە چە کەرکووکەوە چە جنوبی کەرکووکەوە چەوار کەرکووکەوە خەمش پەیمۆری حکوومەتیش خەمش حکوومەتی کوردستانیش خەمش پەیمۆرۆ و فەرهەنگە دروست فرەش نەمەنن کارش چەنشکە هیوادارن فرە هیوادارنە هیوادارن فرە سوپاسی ئەد سۆزیەت یعنی جارۆجار ئالوجنە مەوینیوە و خەیاڵ مەوینیشان واسەنە کە چەنی نیشتەنێ چێش ماچە بێنە بێنە فرە سوپاس
بینەرانی خۆشەویستمان ئامان میوە کۆتایی بەرنامەکەمان فرە سوپاسی مامۆستا هەردەیڵیش مەکەرم پێی ڕوونکردنەوە و بەرهەمانی کە کردنشە خزمەتی ماچۆ جوانەکان تا بەرنمەیەکی تر و تا ئەڵلقەیەکی تر و تا مێمانێکی تر هەر شاد و بەختەوەڕ بدێت.